پرۆژەیەک کە بڕیار بوو کۆتایی بە نۆرەگرتنی درێژ بهێنێت ئێستا بۆ تەمایی نیگەرانی و سەرئێشا بۆ موچەخۆران لەگەڵ دروستبوونی گرفت لە سیستەمی ئامێرەکانی ڕاکێشانی پارە ATM لە بانکی بازرگانی عراقی TBI سەدان فەرمانبەر ئەم مانگا ڕۆژانە ڕوو لە بانکەکان دەکەن بەڵام بەدەستی بەتاڵ دەگەڕێنەوە. جاران گەورمان دەگرنامەیەکمان بووە ئەو ئەوە نۆڕەسیدێ بەس ێستا لە ڕێی موبایلی شوێنامەم بۆ نەهات وەکو دووەم جار هاتم محاولەیەکم کردم ئەگەر نەبێت مەژبوورم ئەگەر داوا بێ و بگاتە جێخۆی یەکەم ئێمە جاران من لیژنەی بانک لیژنەی موچە بووم جاران ئەچوین من ئەچوو معاشی 50 کەسم وەرەگرم لە ناو دایرەکەی خۆمان بۆ 50 کەس دابەشمە کرد و هیچ کێشەیەکمان نەبوو بەس ئێستا ئەم ئەیتیێمانە ئەوەنە کەومن لە پارێزگای سلێمانی بەتایبەتی من لە قەزاوە هاتوو ئەوەنە کەمن کە هیچ بەش ناکە من لە قەزای ئەمە قەراخە ئەیتیێمی تیانی ئەمڕۆ هاتی بۆ چی وەڵا بە زوو مەرگدوزار کێشەکە چییە؟ وەڵای کێشەکەمی ناخوێنێتەوە اینجا پارەی 22,000 ناخوێنێتەوە من چۆن مانگواری من ئەو پارەمە چاو بێنێتەوە. گرفتەکە تەنها لە کارنەکردنی ئامێرەکاندا نییە بەڵکو بەشێک لە موچەخۆران دەڵێن بێ ئەوەی پارە وەربگرین باڵانسی هەژمارەکانمان سفر بووەتەوە و نازانین بۆ چارەسەر ڕوو لەکوێ بکەین. ئەم دۆخە پەرلەمانتارانی هێناوەتە سەرخەت و لێکۆڵینەوە لەو گرفتە بێزارکەرە دەستی پێکردووە. سەبارەت بە TBI کە من لێم پرسین 39,000 مشتریکیان هەیە بەشدار بوو کە پێڵێن زەبوون ئەوان عومەلا ئەوەیان هەیە اینجا 31 جیهازی ATMیان هەیە وەلا قەزا و ناحەکانە تا ئێستا جیهازی ATM دانراوە بۆیە خەڵکەکە کە لەو شوێنانە و موچیان بۆ دێ لە ڕێگەی کارتەکان و ئەچن یا لە نووسنگە وەرێگرن یا لە ڕێگەی ڤیزەکارتی لە بانکێکی تر بکەن ATMی بانکێکی تر بەکارێنن ئەوانەی کەوا ATMی بانکی TBIیان بەکارهێناوە ئەگەر ئەو کێشیان بۆ دروست بێ لە خلالی 5 مانگ تا 15 مانگ بۆیان حەلەکرێ هەر خۆی ئۆتۆماتیکی مەبلەغەکە گەڕێتەوە شوێنی خۆی کە و حاڵتە دروست بووە. ئەوەی کەوا بانکی تری بەکارهێناوە نووسنگەی بەکارهێناوە ئەڕوا شەکوایەک ئەنووسێت و دوای فترێک معالجەی بۆکەن بەڵام ئەم مشکلەیە نابێ وا بمێنێ چونکە فەرمانبەر خۆی موچە وەرناگرێ کە موچە وەرەگرێ بۆ شێ وەرەگرێت کە لە بانکیش وەرەگرێ ئابە و ئالیەتە بێ کەواتە موچە وەرگرتنەکەی هیچ هینێکی نییە جەدوایەکی نییە. ئێستا موچەخۆران بە حەسرەتەوە باز لە سیستەمی کۆن دەکەن و دەڵێن خۆزگە هەر وەک پێشتر بووایە چونکە لانی کەم بێ گرفت موچەکانمان وەردەگرێت. ئەو موچەخۆرانە دەڵێن بەهۆی کەم تەرخەمی حکومەت و تێکچوونی سیستەمەکەەوە هەفتەیەک لە ساڵی 2026 تێپەڕیوە بەڵام هێشتا موچەی مانگی دەی ساڵی 2025مان وەرنەگرتووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.